ئێمە لە چاوی فرمێسکی ئەوانە ئەمان خوێنەوە کە برایەتی و خۆشەویستی چەندە لێرە کاریگەری لەسەر ئەوان کردووە بۆ زیاتر بەرزکردنەوەی مۆراڵی ئەوان. ئێمە لێرەوە کە ڕۆشتین داخلی شارەکان ڕۆشتین شارەکان بە تایبەتی لە گوندەکانی قامیشلۆ بەرێ بگەینەوە قامیشلۆ حتا لە ڕمێلان بە تایبەتی لە گوندەکانی قامیشلۆ بە شێوازێک پێشوازیان لێ کردین ئەوان بە گریانەوە دڵیان چاویان پڕ بوو لە فرمێسک من دڵنیام ئەوان فرمێسکی شادی بوو. ئێمەش فرمێسکمانە ڕژ بەڵام فرمێسکێک پڕ گریان بوو ئەو نەهامەتی و ناڕەحەتی کە ئەوان تایە بوون. ئێمە لە چاوی فرمێسکی ئەوانە ئەمان خوێنەوە کە برایەتی و خۆشەویستی چەندە لێرە کاریگەری لەسەر ئەوان کردووە بۆ زیاتر بەرزکردنەوەی مۆراڵی ئەوان بۆی کەوا یەکگرتووی کورد چەندە کاریگەریان دروست کرد لەسەر یەکگرتووی میلەتی کورد یەکبوونی گەلی کورد بەڕاستی شایانی هەموو شتێکن شایانی ئەوەن ئێمە بە هەموو شێوازێک چوزانم پاداشتیان بینەوە پشتیوانیان بکەین پشگیریان بکەین ئەوەی کە ئێمە توانیمان هیوادارین لە ئاستی بەرپرسیارەتی لە ئاستی ئەو ئەرکەبوو بێ کە بەخشیمان بە بەشێک لە خاکی ڕۆژئاوا و نەتەوەکەمان.